بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت مامۆستانی بەڕێز لەگەڵتان دەبین لەم سێمینارە لەسەر پڕۆگرامی فەلسەفە بۆ منداڵان. پڕۆگرامی فەلسەفە بۆ منداڵان philosophy for children طبعا کورتکراوەکەی P4C ئەوەی کە داهێنەرانی ئەم پڕۆگرامە یعنی کورتکراوەکەیان کردە P4C. من ڕاهێنەری پەروەردەییم لە بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنان بۆ مامۆستایانی ئازیز دەمانەوێت پڕۆگرامێک کە تایبەتە بە فەلسەفە بۆ منداڵان بخەینە ڕوو. لەم پڕۆگرامە سەرەتا دێنە سەر مێژووی پڕۆگرامەکە. داهێنەری ئەم پڕۆگرامە تەوان ناوی ماتیۆ لیپمەن بوو، پرۆفیسۆری فەلسەفە بوو لە زانکۆی کۆڵۆمبیا نیویۆرک ئەمریکا. تەوان لە ساڵانی حەفتا ماتیۆ لیپمەن یەکەم کەس بوو کە بیری لەم پڕۆگرامە کردەوە لە پڕۆگرامی فەلسەفە بۆ منداڵان. واتە پێشتر ئەوەی کە پێش داهێنانی ئەم پڕۆگرامە فەلسەفە تەنها لە بۆ قوتابیانی زانکۆ و لە بۆ مامۆستایان و لە بۆ ئەو کەسانەی کە هیوادار بوون لە بۆ فێربوونی فەلسەفە لە بۆ ئەوانە بوو. بەڵام ماتیۆ لیپمەن بیری کردەوە کە فەلسەفە بهێنێتە ئاستێک کە منداڵانیش بتوانن سوودی لێ وەرگرن. طبعا لە ساڵی حەفتا ماتیۆ لیپمەن یەکەم کتێبی خۆی لەو بارەوە بڵاو کردەوە. کتێبەکە بە ئینگلیزی طبعا سەر تەرجەمە وەرمانجێڕاوە. ئەوەی هاری ستۆپلەمێرز پەیدای کرد. کۆمەڵێک چیرۆکی فەلسەفی بوو لەناو ئەم چیرۆکە فەلسەفیانە بابەتە فەلسەفیەکانی تێدا بوو بۆ ئەوەی کە منداڵان بتوانن سوودی لێ وەرگرن. پاشان ماتیۆ لیپمەن لە پاش ساڵی حەفتا چەند ساڵێک پاش دانانی کتێبی یەکەم زانکۆی کۆڵۆمبیای بەجێهێشت و ئینستیتیوشن پەیمانگایەکی دامەزران بە ناوی پەیمانگای پەرەپێدانی فەلسەفە بۆ منداڵان. طبعا ئەو پەیمانگایەش هەر تایبەت بوو بە فێرکردنی فەلسەفە بۆ منداڵان، بەڵام لەو پەیمانگایە چ بوو؟ هەم کاری لەسەر ئەوە دەکرد کە مامۆستایان پێبگەێنێت بۆ ئەوەی بتوانن پڕۆگرامی فەلسەفە بۆ منداڵان بڵێنەوە، هەروەها کاری دەکرد لەسەر ئەوەی کە کۆمەڵێک چیرۆکی فەلسەفی لە بوارە یا لە بابەتە فەلسەفە جیاوازەکان بنووسنەوە بۆ ئەوەی کە مامۆستایان بتوانن وەکو پڕۆگرام بڵێنەوە. هەروەها میتۆدەکانی وانەوتنەوەی فەلسەفە بۆ منداڵانیش لەم پەیمانگایە فێر کۆرسات دەکراوە و خول دەکراوە بۆ ئەوەی کە مامۆستایان فێرکەن. طبعا لە پاش ئەوە کتێبێکی دیکەی نووسی بە ناوی لیسا، ئەویش هەر چیرۆک بوو بەڵام لەسەر فەلسەفەی ئاکار بوو، philosophy of ethics. واتە کتێبی لیسا کۆمەڵێک چیرۆک بوو، کۆمەڵێک چیرۆکی فەلسەفی بوو بەڵام لەسەر فەلسەفەی ئاکار، فەلسەفەی ئەخلاق. طبعا لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە، لیپمەن چۆن ئەم بیرۆکەی بۆ هات؟ طبعا سەرەتا ئێمە دەزانین کە لە مێژووی فەلسەفە بیرۆکەکان واتە فەیلسوفەکان کۆمەڵێک بیرۆکە هەیە. ئەو بیرۆکانە وەردەگرن لە کۆمەڵێک کەسایەتی، لە کۆمەڵێک بیریار و لە کۆمەڵێک فەیلسوف وەری دەگرن، بیرۆکەکان لێک دەدەن، ئەنجا شتێکی نوێ دروست دەکەن، فکرێکی نوێ، ئایدیایەکی نوێ دروست دەکەن، یان پرۆژەیەکی نوێ دروست دەکەن، یان کتێبێکی نوێ دەنووسنەوە. طبعا لیپمەنیش ئەو بیرۆکەی کە لە بۆ هات بیرۆکەکەی لە کۆمەڵێک کەسایەتی وەرگرت بوو. طبعا یەکێک لەو کەسایەتیانە جۆن دێوی، فەیلسوفی پەروەردەیی ئەمریکی. طبعا جۆن دێوی کاری زۆر کرد لەسەر فەلسەفەی پەروەردە و کاری زۆر کرد لەسەر گۆڕینی دیدی پەروەردەیی لەسەر ئاستی دنیا بە تایبەتی لە کۆمەڵگەی ئەمریکی. و پاشان پرۆژە و سێمینار و کۆرسەکانی خۆی برد بۆ بەریتانیاش، لەوێندەریش هەر ئیشی لەسەر بیرۆکەکانی خۆی کرد. بەڵام ئەوەی کە جۆن دێوی لەسەر منداڵان باسی کردووە، ئەو بانگەشەی ئەوەی دەکاتن کە پێویستە منداڵ بە ئازادی بیر بکاتەوە لەناو پۆل، نەک بیرکردنەوەی منداڵ سنووردار بکرێت یاخۆت
کۆمەڵێک شت هەیە بەسەر منداڵدا بسەپێنرێت بۆیە منداڵ دەبێت خاوەنی بیرکردنەوەی ئازادی خۆی بێت جۆن دێوی پێی وایە کە خاڵی بەهێز و گەشەکردنی منداڵ لەوەدایە کە دەبێت کەش و هەوایەکی ئازادی لەبۆ بڕەخسەندرێت و کارامەیەکانی بیرکردنەوە فێری منداڵ بکرێتە کاتێکێک داوانە جۆن دێوی بوو یەکێکی دیکە بریتە لە لیۆ ڤیگۆتسکی وان ڤیگۆتسکیش هەم سایکۆلۆجیستێکی ڕووسی بوو خۆی لە بنەڕەتدا جوولەکە بوو بەڵام لە ڕووسیادا دەنیشت لە ڕووسیا لەدایک بوو واتە ڕووسی بوو خەڵکی ڕووسیا بوو لیۆ ڤیگۆتسکی لە تێزەکەی ئەویش بانگەشەی ئەوە دەکاتن کە فێربوون و خوێندن لە پێناو بیرکردنەوەیە نەک ئەزبەرکردن واتە ڤیگۆتسکی هەرزوو ئەو بانگەشەی کە طبعاً ڤیگۆتسکی پێش ژان پیاژێ و پێش مەدرسەی ستروکتورالیزم ئەو پێش ئەوانە ئەو بانگەشەی هەبوو کە دەبێت پرۆگرامەکانی فێرکردن پرۆسەی پەروەردە فێرکردن کارامەیەکانی بیرکردنەوە فێری منداڵ بکاتن نەک منداڵ ئەو معریفەیە کە لەناو پرۆگرامە بڕیار لێدراوەکانی هەیە لەبەری بکات ڤیگۆتسکی پێی وابوو کە ئەزبەرکردن بریتیە لە هەوڵێک کە تیرۆری تواناکانی منداڵ دەکات یاخود بیرکردنەوەی منداڵ زۆر کەسێک دەکاتن و گەشە بە بیرکردنەوەی منداڵ نادات کەواتە دەبێت ئەرچی قوتابخانە و ئەرچی مامۆستا ئەوەیە کە کارامەیەکان فێری منداڵ بکرێتن طبعاً لێرەدا شتێک هەیە پاساوی ئەم پرۆگرامە چییە پاساوەکەی واتە هۆکاری ئەم پرۆگرامە چییە بەڵگەکانی بوونی ئەو پرۆگرامە چییە طبعاً یەکێک لە بەڵگە زۆر ئەو بەڵگە بەقوتانەی کە لیپمەن خستیە ڕوو لەو پەیمانگایە یا لە کتێبەکانی کاتای نەزراندبوو تەماشای دەکردێ خۆی کاتی خۆی کە پرۆفسۆر بوو لە زانکۆی کۆڵۆمبیا سەرنجدا بوو ئەو قوتابیانەی کە دەهات نەزانکۆ بیرکردنەوەی ئەو قوتابیانە کۆمەڵێک تایبەتمەندی هەبوو یەکێک لەوانە هەرزەگۆ بوون هەرزەگۆ واتە زۆر بە ئاسانی قسەیان دەکرێت لەسەر کۆمەڵێک بابەتی کۆمەڵێک پرسی جددی و معریفی قوڵ بەڵام ئەوان لەسەر بابەتە معریفی قوڵەکان کۆمەڵێک قسەی زۆر سادە و ساکار و هەندێک زار بێمانەیان دەکرێت ئەوە یەکێک لە تایبەتمەندی بیرکردنەوەی ئەوان طبعاً لە حکومدانیان لەسەر شتەکان زۆر بەپەلە بوون و ڕووکەشگەرایانە سەرپەییانە حکومیان لەسەر شتەکان دەبن ئەوە یەکێک لە تایبەتمەندیەکانیان و دید و هۆشیاری ڕەخنەییان زۆر لاواز بوو کۆمەڵێک قوتابی بوون کە نە دەتوانێت ڕەخنە لە بیرۆکەکان لە ئایدیاکان لە ئەفکارەکان بگرن بۆیە ئەوە شتێک لە تایبەتمەندیەکانیان بوو هەروەها خاوەن بیرکردنەوەیەکی کەسک بوون واتە چی واتە توانای شیکاری و هەڵسەنگاندنیان نەبوو بۆ بابەتەکان نانتوانی بابەتەکان شیکار بکەن یەکیان جیا بکەنەوە بیکەن بە چەند پارچەیەک لە یەکتر پاشان هەڵسەنگاندن لە بۆ ئایدیا و ئەفکارەکان بکەن کەواتە بیرکردنەوەی ڕەخنەییانە بیرکردنەوەی هۆشیاری ڕەخنەییانە سەر ڕای ئەوەی هۆشیاری ڕەخنەییان بەڵام بیرکردنەوەشیان تەسک توانای شیکاریان نەبوو ئەوە کۆمەڵێک پاساو بوو کە لیپمەن خستیە ڕوو لەو پرۆژانەی کە هەیە ئامارەکان لەبارەی کاریگەری پرۆگرامەکە ئەلبەتە لیپمەن کاتێک ئەو پرۆگرامیان خستە ڕوو ئەو پرۆگرامیان داهێنا لە کۆمەڵێک شوێن پراکتیکیان کرد لەگەڵ خاتوو ئان مارگەرێت شارپ هەستان بە پێدانی ڕێنمایی و نووسینی سەرنج و ئاراستەکردنی مامۆستایان بۆ چۆنێتی گوتنەوەی وانەی فەلسەفە بۆ منداڵان هەروەکو پێشتریش باسم کرد ئەو پەیمانگایەی کە دانا بۆ پەرەپێدانی بیرکردنەوە و بابەتە فەلسەفیەکان بۆ منداڵان
لەگەڵ ئەو خاتوونە هەستان کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک سەرەتا کۆمەڵێک سێڕۆژیان نووسی بەڵام کۆمەڵێک ڕێنماییاندا بە مامۆستایان تاوەکو مامۆستایان ئاراستە بکەن کە چۆن وانەی فەلسەفە دەڵێنەوە بۆ منداڵان ڕێگاکانی وانەوتنەوەی فەلسەفە بۆ منداڵان چییە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ وانەی فەلسەفە لەگەڵ منداڵان چۆنیەتی خستنە ڕووی پرسیارەکان چۆنیەتی دروستکردنی کەش و هەوای گفتوگۆ دایالۆجی فەلسەفی لە نێوان منداڵەکان لەسەر ئەوانە پاشان لە سەرتاسەری ئەمریکا بۆ پەرپێدانی ئەم پرۆگرامە دەستکرا بە نووسینی پەرتووک و یعنی بە ئەو پرۆژەی دیکمەن جۆرێک یعنی بۆ جۆرێک لە مۆدێل و لە پاراداین بۆ بابەتی فەلسەفە بۆ منداڵان ئیتر پەرتووک نووسرا و کۆمەڵێک نووسەری دیکەش هاتە ناو ئەم پرۆژەیە و مەشق و ڕاهێنان کرا بە مامۆستایان و طبعاً تاوەکو کۆتایی سەدەی 20 نزیکی 5,000 پۆل ئەم پرۆگرامەی تێدا جێبەجێ دەکرێت. طبعاً چۆن کاریگەریەکانی ئەم پرۆگرامە بەدیار دەکەوت کاریگەریەکانی ئەم پرۆگرامە لە هەفتەی نوێم بەدیار دەکەوت بەسەر بیرکردنەوەی منداڵان. بەڵام لە کۆتایی کۆرسەکە بە تایبەتی لەسەرەتا یعنی لە کۆتاییەکانی هەفتەی 27 ئەمەشیان دەکرد کە کۆمەڵێک گۆڕانکاری بنەڕەتی بەسەر بیرکردنەوەی منداڵاندا دەهات. پێشتر پاساوەکانی دانانی ئەو پرۆگرامە کە باسمان کرد کە بیرکردنەوەی ئەو قوتابیانەی کە دەچون بۆ خوێندنی باڵا بۆ زانکۆ بیرکردنەوەیان ڕوو کەشگەرایانە بووە توانای هەڵسەنگاندنیان بۆ بابەتەکان نەبووە هۆشیاری ڕخنەوەی بیرکردنەوەی ڕخنەیانەیان نەبووە و بە ئاسانی حکومیان دەدا لەسەر شتەکان بەڵام لێرە ئەو پرۆگرامانە کە لەو 500 قوتابخانە پراکتیک کرا هەست کرا کە گۆڕانکاری بنەڕەتی لە بیرکردنەوەی منداڵان ڕوو دەدا بیرکردنەوەیان فراوان بووە و توانای بەڕێوەبردننی دایالۆجیان بەهێز بووە و توانای ڕخنەکردن و نەقدکردنی ئایدیاکانیان هەبووە و مثلەن توانای ئەویان هەبووە کە بیرۆکەکان خۆیان بخەنە ڕوو واتە کۆمەڵێک تایبەتمەندی ئەرێنی بەسەر بیرکردنەوەی منداڵاندا دیار بووە. کاریگەری ئەو پرۆگرامە لەسەر منداڵان و پێخوازان چی بوو؟ بە بڕوای لیپمان ئەم پرۆگرامە لە کۆمەڵێک لایەن کاریگەری دەبێت لەسەر منداڵان. یەکەمیان پەرەسەندنی ئارەزووی ئەندێشەکردن. طبعاً لێرەدا ئەندێشەکردنی منداڵان لە ئاستی بابەتەکان پەرەدەسێنێت. هەم ئارەزووی ئەندێشەکردن لای منداڵان زیاد دەکا هەم ئەو ئارەزووە پەرەدەسێنێت. ئەوە یەکێک لە کاریگەریەکانی ئەم پرۆگرام. پەرەسەندنی ئارەزووی گفتوگۆکردن و ڕامان و لێکۆڵینەوە. طبعاً بەڕێزان ئێمە بۆچی دەمانەوێت ئەم پرۆگرامە لە کوردستان ئیشی لەسەر بکەین؟ ئێستا بۆنە بە بڕوای لیپمان پێی وایە کاریگەری ئەم پرۆگرامە لەسەر منداڵان ئەو شتانەیە پەرەسەندنی ئارەزووی گفتوگۆکردن و ڕامان و لێکۆڵینەوە. ئێمە یەکێک لەو کێشانەی کە لەناو پرۆسەی پەروەردەی فێرکردن هەم ئەنە بچێت لەوەی کە منداڵ خاوەنی بیرکردنەوەی ئازادی خۆی نییە. منداڵ توانای ئەوەی نییە کە ڕامان و لێکۆڵینەوە لە بابەتەکان بکاتن. منداڵ توانای ئەوەی نییە کە توانێت نەقدی ئایدیا و ئەفکارەکان بکاتن. هەروەها منداڵ خاوەنی بیرکردنەوەیەکی تەسکا واتە لەو بابەتانەی کە لەگەڵ منداڵانی تر دانەوێت گفتوگۆ بکەن لە گفتوگۆکان ناگەن بە کۆمەڵێک دەرەنجام یان ئەسڵەن لە بنەڕەتا توانای بەڕێوەبردننی گفتوگۆیان نییە و توانای ئەوەیان کە ئەندێشەی بابەتەکان ئەندێشەی ئایدیا و ئەفکار و بابەتەکان بکەن. کەواتە ئەو هەوڵانەی کە لە ساڵانی هەفتاکان لیپمەن هەوڵی لە بۆدا ئێمە لێرەدا ئێستا ئەو کێشانەمان هەیە ناو پرۆسەی پەروەردە و فێرکردن. طبعاً لیپمەن پێی وایە کە یەکێکی دیکە لە کاریگەریەکانی ئەو پرۆگرامە ئەوەیە کە هۆشیاری ڕخنەوی و بیرکردنەوەی ڕخنەگرانە لای منداڵ بەهێز دەبێت. طبعاً بیرکردنەوەی ڕخنەگرانە ئازیزانم مامۆستایانی بەڕێز
یەکێکە لەو بابەتە زۆر هەستیارانەی کە لەسەر ئاستی دنیا لەناو پرۆسەی پەروەردە فێرکردن کاری لەسەر دەکرێت. بۆچیا بۆ ئەوەیە کە لە سەدەی 21 لەبەر ئەوەی فەلسەفە و بیرۆکەکان و قوتابخانە و فێرگە هزریەکان و سیاست و سیاستوانان و کاریگەریەکانی تەکنەلۆژیا بەهۆی بوون ماسمیدیا و ئەو پەرەسەندنە گەورە معریفیە معلوماتی کە لەسەر ئاستی دنیا هەیە بۆ ئەوەی منداڵان بتوانن تەرازوویەکیان هەبێت میزانێکیان هەبێت تاوەکو بتوانن کێشانە و پێوانەی بابەتەکان بکەن واتە بە ئاسانی تەسلیمی ئەو ئایدیا و ئەفکارانە نەبن کە دەخرێنە ڕوو بیرکردنەوەی ڕخنەگرانیان هەبێت بەرامبەر ئەفکارەکان بەرامبەر ئایدیاکان و ئێمە دەزانین کە یەکێک لەو کێشانەی کە منداڵان یاخود هەرزەکاران و یاخود تازە پێگەیشتوان تووشی بوونە بریتە لەوەی کە گروپە توند ئاژۆ ئاینیەکان بەهۆی ئەوەی کە توانی بوویان کە کار لەسەر سۆز و عاتیفەی ئەوانە بکەن و ڕام چشن بەرەو ناو گروپە توند ئاژۆکان ئەوە یەکێک لە هۆکارەکان ئەو بوو کە ئەو منداڵانە یاخود ئەو تازە پێگەیشتوانە هۆشیاری ڕخنەیی بیرکردنەوەی ڕخنەگرانیان نەبووە بۆ ئەوەی کە بتوانن گفتوگۆی ئەو کەسانە بکەن کە ئەو ئەفکارانە دەخەنە ڕوو یاخود دەیانەوێت منداڵان ڕابکێشن بەرەو ئەوانە ئەو گروپانەی خۆیان گروپە توند ئاژۆکان یان بۆ نمونە هەندێک جار سیاستوانان یان بەرپرسانی حکوومەت دەیانەوێت فێڵ لە خەڵک بکەن لە کۆمەلگا بکەن بۆ ئەوەی کە مەسەڵەن بەژۆندەکانی خۆیان جێبەجێ بکەن لێرەدا ئەگەر هاوڵاتیانی کۆمەلگا و بە تایبەتیش لەناو خۆناغی فێرکردن و خوێندن بیرکردنەوەی ڕخنەگرانەیەکێک بێت لەو کارەمەیانەی کە یعنی یەکێک لە کارەمەیەکانی ئەوەیە کەسایەتی تاچی کورد ئەگەر بیرکردنەوەی ڕخنەگرانە بێ ئەو کاتە هەم حکوومەت و هەم بەرپرسانی حکومیش ناتوانن فێڵیان لێ بکەن و هەڵیان خەڵەتێنن یان بازیان لەسەردا بێن ئەو کاتە هاوڵاتی هوشیار یعنی حکوومەتی فاسید و گەنداڵ یا ستەمکار ناتوانێت کۆمەلگایەکی هوشیار بەڕێوە بات. پاتەیەکێکی دیکە لەو سوودانەی ئەم پڕۆگرامە ئەوەیە کە بیرکردنەوەی ڕخنەگرانە لای منداڵ بەهێز دەکات. هەروەها منداڵ لە ئەنجامی ئەوەی کە بیرکردنەوەی ڕخنەگرانەی بەهێز دەبێ ئارەزووی ئەندێشەکردنی فراوان دەبێ پەرەسە بچێنێتن هەروەها متمانەی دەبێ بە چونە ناو گفتوگۆکان و بەڵگەکان دەخاتە ڕوو لەو حالەتەدا بابەتی بەهاکان لای منداڵ دەبێتە بابەتێکی پڕبەپێز و بەهاکان چەندی ینی بەهاکان و چەمکەکانیان ڕوونتر دەبێتەوە لای منداڵ و فرێ ڕەهەندیش واتە ئێمە لە بیرکردنەوە تەنها یەک ئاراستە و یەک ڕەهەندمانیە لە بیرکردنەوە کۆمەڵێک ڕەهەند و کۆمەڵێک ئاراستەمان هەیە کەواتە منداڵ لە بابەتێکی دیاریکراو دەتوانێت لە چەند گۆشەنیگایەکەوە تەماشاو بابەتەکە زۆر گرنگە کە بە تایبەتی منداڵی کورد فێری ئەم خەسڵەتە فکریانە بێت. هەروەها منداڵ لە بیرکردنەوەکانی گوێر و ڕاشکاو دەبێت و ئازاد دەبێت لە دەربڕیندا. هەروەها منداڵ گوێری پرسیارکردنیشی لا دروست دەبێت دەتوانێت پرسیار بکات لەسەر شتەکان حتا تەنانەت ئەو شتانەی کە موقەدەسیشن منداڵ کارامەیی پرسیارکردنی لا دروست دەبێت و پرسیارکردنیش وەتان دەزانن کە سەرەتای چوونە ناو بابەتە فەلسەفیەکان و گفتوگۆی فەلسەفی بریتیە لە پرسیارکردن. بازین میتۆدی پێداگۆجی ئەم پرۆگرامە چییە پرۆگرامی فەلسەفە بۆ منداڵان؟ طبعاً یەکەم جار چیرۆکێک ئامادە دەکرێت لە یەکێک لە جۆرەکانی فەلسەفەکە. طبعاً لێرە باسیەوەم کە جۆرەکانی فەلسەفە طبعاً ئێمە فەلسەفەی مێتافیزیکمان هەیە، فەلسەفەی ئەخلاقمان هەیە، فەلسەفەی هونەرمان هەیە و فەلسەفەی هونەر طبعاً جوانیناسی پێدەگوترێت. ئێستاش لە سەدەی 21 کۆمەڵێک لقی یا جۆری فەلسەفەی دیکە پەیدا بوونە بۆ نمونە فەلسەفەی زانستە
بۆ نمونە فەلسەفەی یاسایە، فەلسەفەی سیاسەتە، فەلسەفەی ماتماتیکە، فەلسەفەی فیزیایە، فەلسەفەی مێژووە. ئەوانە زۆرەکانی فەلسەفەن. طبعا لێچێک لەو جۆرانەی فەلسەفە کۆمەڵێک چیرۆک ئامادە دەکرێت. یەکەم جار دوو فێرخوازان هەر یەکە بەشێک لە چیرۆکەکە دەخوێنێتەوە بە دەنجی بەرز. سێمین شت پاشان کە چیرۆکەکە خوێندرایەوە داوا لە قوتابیان و فێرخوازان دەکرێت کە پرسیار بکەن لەبارەی چیرۆکەکە، لەبارەی ئەو تێکستەی کە خوێندرایەوە. پاش ئەوە ئەنجا گفتوگۆی چڕ و قوڵ لەبارەی ئەم چیرۆکە دەست پێ دەکەوە لە ئەنجامی تەمان دروستکردنی گفتوگۆ. ئەنجا کارەمەریەکانی بیرکردنەوە وردە وردە تەشەنە دەکاتن، ئەندێشەکردن تەشەنە دەکاتن و لە نێوان منداڵەکان هەر کەسە و بیرکردنەوەکانی خۆی دەخاتە ڕوو بە ئازادانە و داوا لە منداڵەکانی تر دەکرێت کە ڕخنەی یەکتر بکەن و لە ئەنجامی ڕخنەکردنی یەکتر کۆمەڵێک ڕەهەند و گۆشە و لایانی دیکەی بابەتەکە کەشف دەبێت و دەی ئیتر وای لێ دێت کە یعنی منداڵان دەستنە ناو گفتوگۆیەکی چڕ و قوڵ لەبارەی ئەم چیرۆکی کە خوێندراوەتەوە. تەمان ئەوە میتۆدە پێداگۆژیەکەی ئەم بابەتەیە. پاشان ئەنجا لەلایەن مامۆستا فیدباک و هەڵسەنگاندن دەکرێت. طبعا فیدباک و هەڵسەنگاندن لێرە چیە؟ لێرە نمرە نییە، بەڕاستی ئەوە نییە کە منداڵێک یا مامۆستا پێی بڵێ بەڵێ تۆ لەسەر 10 هێناوە یان 9 هێناوە. لێرەدا نمرە هیچ ڕۆڵێکی نییە یاخود بەڕاستی لە سیستەمەکە کراوەتە دەرەوە. هەر خۆی لە ڕاستیان نمرە کێشەیەکی زۆر گەورەی لەناو پرۆسی پەروەردەکردن. ئێستا لە وڵاتانی پێشکەوتوو ئەوانەی کە سیستەمی پەروەردەیی پێشکەوتویان هەیە نمرەیان دەرکردووە لە ناو پڕۆگرام، چونکە دەزانن کە نمرە تیرۆری بەهەکانی منداڵ و بیرکردنەوەی منداڵ و توانەکانی منداڵ دەکە. بەڵام لێرەدا فیدباک و هەڵسەنگاندنە، واتە ئەو منداڵی کە زۆرترین بەشداری هەبووە لە گفتوگۆ، کە زۆرترین ئایدیای خستۆتە ڕوو و بەپێی ڕێنماییەکانی گفتوگۆی فەلسەفی گفتوگۆی کردووە، ئەو منداڵە تەوان فیدباکی لە بۆ دادەنرێ و هەڵدەسەنجێنرێ. تەمان فیدباکەش لێرە بە باش یاخود زۆر باش یاخود بە نایاب ئەوەیە فیدباک بەڕاستی، یعنی فیدباکی سەردەم، فیدباکی نوێ، فیدباکی سەرکەوتوو ئەوەیە، یعنی نابێت بە نمرە و بە دەرەجە بۆ شتانە بێت. طبعا ئەم پڕۆگرامە شەرعیەتی لە چی وەرگرتووە؟ واتە ئێمە دەزانین هەر پڕۆگرامێکی پەروەردەیی کە دروست دەکرێت شەرعیەت لە کۆمەڵێک شت وەردەگرێت. بڵام با بزانین فیلۆسۆفی فۆر چیلدرن، پەرێزان لێرە شتێکم بەیاد هاتەوە، فیلۆسۆفی with childreniش هەیە لەگەڵ فیلۆسۆفی for children. ئەو دوانە دوو بابەتی لێک جیاوازە. ئێمە باسی فیلۆسۆفی for children فەلسەفە بۆ منداڵان دەکەین. با بزانین ئەم پڕۆگرامە شەرعیەتی لە چی وەرگرتووە. طبعا لە ڕێکەوتنامەی جیهانی زارۆکانەتەوە یەکگرتوەکان مافەکانی مرۆڤ یەکێک لە شەرعیەت لە سەرچاوەکانی شەرعیەت وەرگرتن لەمە. طبعا ڕێکەوتنامەی جیهانی مافەکانی مرۆڤ هەیە، هەناو مافەکانی مرۆڤش مافەکانی زارۆکان و منداڵ هەیە. ئەوە یەکێکە لەو سەرچاوانەی کە سوودی لێ وەرگرتووە لیپمەن طبعا بۆ شەرعیەت بە پڕۆگرامەکە بدات. طبعا لە مادەی 6 و 13 و 14 هاتووە لە ڕێکەوتنامەی جیهانی زارۆکان، تایبەتی لە مادەی 6 هاتووە کە منداڵان ئازادن لەوەی کە چۆن بیر دەکەنەوە و بیرکردنەوەکانیان چۆنە و بە هیچ شێوەیەک نابێت کە منداڵ هیچ بیرکردنەوەیەک یاخود ئایدیا و ئەفکار و قوتابخانە و ئاینێکی دیاریکراوی بەسەردا بسەپێندرێت. و لە مادەی 13 باسی ئەوە کراوەکە، ئارتیکڵی 13 باسی ئەوە کراوە کە دەبێت منداڵ بە هیچ شێوەیەک نابێت شتەکانی لەسەر بسەپێندرێت و بە تایبەتیش ئازادی بیرکردنەوەی ئاینی و ئازادی بیرکردنەوەی فەلسەفیانە و ئاراستەیەک ڕێڕەوێک لە ژیانی خۆی هەڵدەبژێرێت و باسی ئەو کراوە. بەڵام لە 14 بە دیاریکراوی کە زۆر گرنگە، لە ئارتیکڵی 14 لە ڕێکەوتنامەی جیهانی زارۆکان لە یەکێتەوە یەکگرتوەکان باسی ئەوە کراوە کە منداڵ دەبێت فێری بیرکردنەوەی
فەلسەفیانە بکرێت، بیرکردنەوەی فەلسەفیانە پەرە بزەندن بۆ منداڵان، فێری بیرکردنەوەی فەلسەفیانە بکرێت و بە تایبەتیش لە ڕێگای چیرۆکی فەلسەفیانە منداڵ مافی ئەوەی هەیە کە دەبێت فێری بیرکردنەوەی فەلسەفیانە بکرێت کە بەڕاستی مادەی ئارتیکڵی 14 زۆر گرنگە بۆ ئەوەی کە بتوانێت شەرعیەتی لێوەربگرێت. طبعا لێرە باسم کرد هەردەی خوێنەوە لە مادەی 6 باسی مافی منداڵ دەکات لە گەشتپێدانی هەموو تواناکانی، لە مادەی 13 باسی مافی ئازادی دەربڕینی منداڵ دەکات، لە مادەی 14 باسی ئازادی هەڵبژاردننی ئاین، مافی ئاشنابوون بە بیرکردنەوەی فەلسەفی و پرسە فەلسەفیەکان و دایالۆجی فەلسەفی، بۆیە دەبێت شێوازی فەلسەفیانەی منداڵانە بەکاربهێنرێت بۆ ئەوەی کە ئاگامەندی هۆشیاری منداڵ بەرز بێتەوە. طبعا یەکێکی دیکە لەو بابەتانەی کە لەو سەرچاوانەی کە لیپمەن سوودی وەرگرتووە بۆ ئەوەی کە ئەم پڕۆگرامەی پێش بخاوە شەرعیەت پێ بدە بریتێت لە ئاین. طبعا لە هەموو ئاینەکان بەبێ جیاوازی، ئاینی ئیسلامە، ئاینی کریستیانەتی یان مەسیحی، جودائیزم، یەهودی و ئاینی هیندۆیزم و ئاینەکانی دیکەشیان واتە ئاین ئاسمانیەکان و نائاسمانیەکان ئەوانە هەمووی باس بە جۆرێک لە جۆرەکان باسی ئەویان کردووە کە بیرکردنەوە زۆر گرنگە و بەهایەکی تایبەتی هەیە و ڕۆڵی هەیە لە دروستکردنی کەسایەتی لە مرۆڤ و بیرکردنەوە ڕۆڵی هەیە لە خۆناسین و بیرکردنەوە ڕۆڵی هەیە لە خواناسی و ئەویترناسی. طبعا وەکو دەڵێ لە ترادیشناڵی دین واتە لە کللتوری نەریتی دینیانە ئەوە هاتووە کە ئەوەی خۆی بناسێت خوا دەناسێت بۆ ئەوەی کە خوا بناسێت خەڵکی دیکە دەناسی، ئەوەی خەڵکی دیکە بناسێت جیهان دەناسێت. واتە سێ کوچکەیەک هەیە، ئەم سێ کوچکەیە خوددا، مرۆڤ و جیهان، ئەم سیانە بێکەوە ڕەبط دەکاتن. طبعا ئاینەکان باسی ئەو شتانیان کردووە و باسی ڕۆڵی بیرکردنەوەیان کردووە لە یەکتر ناسین و دروستکردنی دیالۆگ لە نێوان نەتەوەکان و یەکتر خۆشویستن و هاوکاریکردنی یەکتر و ئەو بابەتانە. طبعا زانستی پێداگۆجی و سایکۆلۆژیاش ئەوە شتێکێکە لەو سەرچاوە سەرچیانەی کە شەرعیەتی لەم یعنی ئەم پڕۆگرامە شەرعیەتی وەرگرتووە لەمانە، تایبەتی جۆن دێوی، لیۆ ڤیگۆتسکی، جۆستۆس بۆکلەر، ژان پیاژێ، گیلبەرت ڕیلە، جۆرج هێربەرت مەید، لۆدڤیچ ویتگنشتاین. ئەوانە کۆمەڵێک فەیلسوفن و کۆمەڵێک سایکۆلۆجیستن کە باسی زۆر قوڵیان کردووە، تێزی زۆر قوڵ و گرنگیان خستۆتە ڕوو لەبارەی ئەوەی کە چۆن منداڵ بێتە خاوەنی بیرکردنەوەی خۆی و چۆن منداڵ فێری کارەمەیەکانی بیرکردنەوە دەبێتن. ئامانجەکانی خوێندنی فەلسەفە بەگشتی بزانین فەلسەفات ئامانجێکی هەیە کە ئێمە پێخوێنین. طبعا یەکەم جار ئاشناکردنی منداڵ بە بیرکردنەوەی پێڕامان کە بیرکردنەوەی فەلسەفی بێتە بەشێک لە کەسایەتی ژیانی فەلسەفیان. طبعا ئێمە دەزانین کە بیرکردنەوە جۆرەکانی زۆرن. بیرکردنەوەی زانستی هەیە و بیرکردنەوەی ئەدەبی هەیە و بیرکردنەوە هەیە لەسەر ئاستی زانستە کۆمەڵایەتیەکان، لەسەر ئاستی زانستە مرۆڤایەتیەکان. و یەکێکی دیکە لە جۆرەکانی بیرکردنەوە بێتە لە بیرکردنەوەی فەلسەفیانە. طبعا بیرکردنەوەی فەلسەفیانە دوو تایبەتمەندی تێدایە. بیرکردنەوەی فەلسەفیانە دوو تایبەتمەندی تێدایە. تایبەتمەندی یەکەم ئەوەیە کە ڕەخنەگرانەیە، تایبەتمەندی دووەم ئەوەیە کە داهێنەرانەیە. واتە هەر جارێکی کە باسی بیرکردنەوەی فەلسەفیانەمان کرد لەسەر ئەو دوو تایبەتمەندیە بێتە پێشچاومان کە یەکەم جار ڕەخنەگرانەیە، دووەمیان داهێنەرانەیە. واتە بیرکردن هەر کەسێ، هەر منداڵێک کە بیرکردنەوەی فەلسەفیانەی هەبێت تەنها بۆ قایل نابێت کە لەناو پڕۆگرامەکانی خوێندن مامۆستایان ئەو معریفەیە کە لەناو پڕۆگرامەکانی خوێندن هەیە هەر تەنها ئەوەندەیان بدەنێت. نەخێر، منداڵان خوێندنەوەی خۆیان دەبێت لەسەر ئەو پڕۆگرامانە، لەسەر ئەو معریفەیە کە بڕیاری بێدراوە لە بواری ماتماتیک بێ یا زانستەکان بێ یا کۆمەڵایەتی بێت یا زمان بێت، ڕازی نابن تەنها بەوەندا، بۆیە داهێنان دەکەن لەو بارانە. دوو بە چاوێکی کریتیکال تینکینگ بیرکردنەوەی ڕەخنەگرانەشیان دەبێت، یان کریتیکال لێنز، واتە لە عەدەسەیەکی بە ڕەخنەیانە تەماشا ئەو مەوزوعانە دەکەن.
دوو ئاشناکردنیان بە فرەیی لە بیرکردنەوە بۆ شەنیگای جیاواز. طبعا ئێستا یەکێک لەو کێشانەی کە لەسەر ئاستی دنیا هەیە بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە وڵاتانەی کە بیرکردنەوەی ئاینی زۆر تێدا ساڵە گفتوگویەکی قوڵ لە نێوان ئاینەکان دروست نەبووە ئاینەکان یەکتر ڕەت دەکەنەوە و لە ئەنجامی ئەوە تەسچی لە بیرکردنەوە و عینادی لە بیرکردنەوە لەو شتانە یعنی ئەوانە دەبێتە کۆمەڵی خستەتی ئەم تاکەکانی ئەم جۆرە کۆمەڵگایانە بەڵام ئەو ئەگەر پڕۆگرامی فەلسەفە چۆن ناو بابەتەکانی خوێندنەوە ناو پرۆسی پەرۆگرافیکردن زیاتر گرنگی پێدرا بایەخی پێدرا ئەو کاتە بیرکردنەوەی منداڵان فراوان دەبێتن و دەزانن کە کۆمەڵێک زۆری بیرکردنەوە هەیە و گۆشەنیگای جیاواز و هزری زۆر و زۆر هەیە لەسەر ئاستی دنیاە کەواتە لێرە ئەگەر گۆشەنیگای جیاواز هەیە فرەیی هەیە لە بیرکردنەوە و هزری زۆر هەیە کەواتە دەبێت ڕێز یەکتر بگرن و قبوڵی یەکتر بکەن و پێکەوە بژین و کۆمەڵێک ئامانجی هاوبەش و هێڵی گشتی هەیە ئەم هێڵە گشتیانە ڕێز لەم هێڵە گشتیانە دەگیرێ و تایبەتمەندەکانی هەر گروپێک هەر تاچێک لە کۆمەلگا ڕێزی لێ دەگیرێ و هەر کەسە و پراکتیکی ئاینی خۆی و هزری خۆی ئاعتیقادی خۆی دەکاتن ببێ ئەوەی کە تووشی بەریەکەوتن دێت لەگەڵ ئەوەکانی دیکە بەنەوەیەکی دیکە لە ئامانجەکانی ئامان سوودەکانی فەلسەفە یەکێکی دیکە بریتە لەوەی کە فەلسەفە دائیمەن پرسیار دەکات لەبارەی گردون لەبارەی بوونی مرۆڤ لەبارەی بوونی ژیان لەبارەی تایبەتمەندیەکانی مرۆڤ لەبارەی بیرکردنەوە لەبارەی ئەوەی کە مرۆڤ لەکوێوە هاتووە و مرۆڤ چی دەکات لێرە لەسەر زەوی و بەرەو کوێ دەڕوە ئاراستەی ژیانی بەرەو کوێیە وە ژیان چییە تایبەتمەندیەکانی ژیان چییە مرۆڤی کامڵ چییە مرۆڤ پێویستە چۆن بژێت و پەیوەندیەکانی چۆن ڕێک بخات لەگەڵ خەڵکی دیکە و لەگەڵ لەگەڵ نەتەوەی دیکە کەواتە ئەوە ژێشێکە لە سوود و ئامانجەکانی فەلسەفە تێگەیشتن لە پەیوەندی مرۆیەکان کە تازە باسم کرد مەسەڵەن پەیوەندی خۆم لەگەڵ خۆم چییە پەیوەندی خۆم لەگەڵ کەسانی دیکە چییە و لەگەڵ نەتەوەکانی دیکە چییە چۆن مامەڵە دەکەم تایبەتمەندەکانی مامەڵەکردن چییە ئەوانە کۆمەڵێک سوود و ئامانجی فەلسەفە ئاشناکردنی منداڵ بە بەها و بە چەمکە گەورە و باڵاکان طبعا لێرەدا هەر کەسێک کە فەلسەفە بخوێنێ یا فەلسەفە بچێتە ناو پڕۆگرامەکانی خوێندن منداڵ ئاشنا دەبێت بە بەهاکان بۆ نمونە بەهای ئەخلاقیمان هەیە بەهای کۆمەڵایەتیمان هەیە بەهای سیاسیمان هەیە تەنانەت بەهای ئابووریمان هەیە بەهای پەروەردەییمان هەیە منداڵ ئاشنا دەبێت بەو بەهایانە و بە تایبەتی چەمکە گەورە و باڵاکان بۆ نمونە بابەتی عەدالەتە بابەتی عەدالەتی کۆمەڵایەتیە بابەتی دیمۆکراسیە بابەتی ڕێزگرتنە لە یەکتر و بابەتی دژەگەندەڵیە و بابەتی مافەکانی مرۆڤە ئەوانە هەموو کۆمەڵێک چەمکی گەورەنە کە لە ڕێگای خوێندنی فەلسەفەوە داوان دەتوانین فێری بکەن و فێری کارامەی دیالۆگ و یەکتر قبوڵکردن و ئەوانەش دەکەن کە تازە ئاماژەوان تەمان بەڕێزان بابەتی دیالۆگ بابەتێکی زۆر گرنگە گەورەترین فەیلسوفی کۆمەڵایەتی هاوسەرخ فەیلسوفێکی ئەڵمانیە بە ناوی هاپەرماز یعنی یەکێک لە تێزەکانی ئەوەیە کە بەڕاستی خودی عەدالەت بریتە لە دیالۆگ واتە ئەگەر ئێمە توانیمان دیالۆگ بکەینە تایبەتمەندی ڕوخساری تایبەتمەندی دیاری ڕوخساری هەموو کۆمەلگاکان ئەو کاتە بەڕاستی بەریەککەوتن و ئەو شتاناوکو ناداوە کێشات ئەو کێشە و قەیرانانەی کە لەسەر ئاسی دنیا هەیە مرۆڤایەتی لە ڕێگای دیالۆگەوە کە دیالۆگ لە ڕوانگەی هاپەرماز بکێ لە خودی عەدالەت کێشەکان چارەسەر دەکرێت بەبێ ئەوەی کە تووشی بەریەککەوتن و شەڕ و جەنگ و کوشتن و بڕین و ئەو بابەتان مرۆڤایەتی تووشی ئەو شتانە بێت کەواتە بەڕاستی دیالۆگ یعنی نرخێکی تایبەتی خۆی هەیە قۆناغەکان و بابەتە فەلسەفیەکان با بزانین ئەگەر بمانەوێ فەلسەفە بۆ منداڵان بچێتە ناو پرۆسی پەرۆگرافیکردن لێرەدا بەستێنی یەکەم پۆلی یەک تاوەکو سێ دەگرێتەوە یا بازنەی یەکەم یا بەستێنی یەکەم توان بەستێنی یەکەم بە وشەیەکی خۆشترە ڕاستەکەی پۆلی یەک تاوەکو سێ دەگرێتەوە طبعا لە پۆلی یەک تاوەکو سێ پێویستە چ بخوێندرێت یاواتە چیرۆکەکان ئاماژە بەچی بکەن بە خۆناسین بۆ نمونە تۆ چیت یعنی منداڵ خۆی بناسێت
کۆمەڵێک چیرۆکی فەلسەفی باسی ئەو بە یعنی بە شێوازێک چیرۆکەکان ڕێک بخرێن کە گفتوگۆی فەلسەفی دروست بکرێ بۆ ئەوەی کە منداڵان خۆیان بناسن هەروەها منداڵان ئەوی تریش بناسن واتە پەیوەندیان لەگەڵ کەسانی دیکە کە خۆی ناسی دوای ئەوە خەڵکی دیکەش بناسی وە پەیوەندەکانی خۆی دابڕێژێ لەسەر ئەساسی ئەو ناسینیان لەسەر ئەساسی یەکترخۆشویستن ئەوە طبعاً بەگشتی دەبێت پرۆگرامەکان ئەوەی بەپێی پرۆگرامی لیپمەن بۆ فەلسەفە بۆ منداڵان ئەوان باسی ئەو شتانە کراوە هەروەها لە بەستێری دووەم پۆلی 4 تاوەکو 6 دەگرێتەوە قۆناغی بنەڕەتی پێ دەگوترێتەوەنە لێرەشدا باسی چ دەکرێت طبعاً باسی هزرە سەرەتاییەکانی بوون دەکرێت بۆ نمونە گەردوون لەکوێ هاتووە بوون چۆن دروست بووە مرۆڤ بۆچی هاتۆتە ئێرە مرۆڤ بەرەو کوێ دەڕوا مرۆڤ پێویستە لێرەدا چی بکات هەروەها باسی پەیوەندیە مرۆییەکان دەکرێت وەکو عەدالەت و وەکو یەکسانی وەکو شەرعیەت و کۆمەڵێک چەمچی دیکە هەروەها پەیوەندی خود لەگەڵ کەسێکی دیکەوە واتە پەیوەندی مرۆڤایەتیەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەوانەش هەمووی دەکرێت ببنە کۆمەڵێک چیرۆک کە ڕنگدانەوەی ئەو شتانە بێت قۆناغەکان و بابەتە فەلسەفیەکان طبعاً ئەوزارە دێنە سەر دەستێنی سێم پۆلی 7 لێرە لەبەر ئەوەی کە بیرکردنەوەی منداڵ گەشەی کردووە لە بیرکردنەوەیەکی هەستەچی بازی داوە بۆ بیرکردنەوەیەکی چەمکی واتە لێرەدا بیرکردنەوەی کۆنسێپچوال ئەوەی کە پێ دەگوترێت چەمکی کۆنسێپچوال تینکینگ لێرەدا دەبێتە یەکێک تایبەتمەندیەکانی ئەو منداڵە کەواتە منداڵ لێرەدا ئامادەیە حازرە بۆ ئەوەی کە قوڵتر و باشتر لە مەوداکان و ڕەهەندەکانی بابەتی ئازادی و فێرگە و قوتابخانە فەلسەفیەکە ڕێبازە فەلسەفیەکان تێبگام و گرێدانی هزری فەلسەفی بە ژیانی ڕۆژانە واتە فەلسەفە هەر ئەوە نییە کە بێ لە کارەمەیەکانی بیرکردنەوە بەڵکە فەلسەفە کارەمەیەکانی بیرکردنەوە گرگ دەداتن بە ژیانی ڕۆژانە و تەمەشاکردنی بابەتەکان لە گۆشەنیگا و ڕەهەندی جیاوازەوە و فێربوونی دایالۆگ کە چەندزاری دیکەش ئاماژەمان پێ کردیە و منداڵ لێرەدا فێری ئەوەش بێت کە چۆن بەڵگە دەهێنێتەوە بەڵگە چییە تایبەتمەندیەکانی بەڵگە چییە بەڵگەی ڕاست چییە بەڵگەی ناڕاست چییە نیو بەڵگە چییە ئەوانەش هەموو فێر بێت بۆ ئەوەی کە ئەگەر بێت و بانگەشەیەکی کرد یا ڕێیەکی خستە ڕوو ڕێیەکە پاڵپشت بێ بە کۆمەڵێک بەڵگە و بە کۆمەڵێک ئارگومنتی بەهێز منداڵ لێرە دەکەواتە ئەوەش فێر دەبێت هەروەها شارەزایی پەیدا دەکاتن لە بەها و لە نۆرمەکان و لە مافیش طبعاً بە چەمکی مافیش پەرە دەستێنێت لە ڕوانگەی منداڵەوە ڕێسا و مەرجەکانی دیالۆجی فەلسەفی طبعاً کۆمەڵێک دیالۆجی فەلسەفی کۆمەڵێک ڕێسای هەیە یەکەم لەوانە نابێت بە زۆر منداڵ ناچار بکرێت بۆ چوونێک یا باوەڕێکی خۆش بێت و پەیڕەوی بکات طبعاًەوە بەپێی ئارتیکڵەکانی پڕکەوتنامەی مافەکانی زارۆکان لە نەتەوەی گەلفەکانیش باس کرا و بەپێی لۆجیکی ساغ و وجدانی ئینسانیش نابێ بەڕاستی شتەکان بسەپێنرێ بەسەر منداڵ یا ئاراستە بکرێ بەرەو دینێکی جیاواز یاخۆت فەلسەفەیەکی جیاواز بەڵام تەنها دەبێ شتەکان بخرێتە ڕوو بۆ منداڵ و شتەکانی لەبۆشی بکرێتەوە هاوکاری منداڵ بکرێت لە بۆ شیکردنەوەی چەمکەکان ئەنج ئەو کاتە منداڵ خۆی بڕیاردە لەسەر ئەوەی کە کام ینی بەرەو لای کام ئاین دەڕوا بەرەو لای کام ڕێباز و ئەوانە هەنگاو دەنێتن دومین شت دەبێت پرسیار و بۆچوونەکانی منداڵ بکرێتە بنەما و سەرەتای گفتوگۆکان واتە ئەو چیرۆکانەی کە مامۆستایان لە بۆیان دەخوێنەوە منداڵەکان پرسیاریان لە بۆ دروست دەبێت پرسیاری منداڵەکان دەکرێتە هەوێنی گفتوگۆکان دەکرێتە داینەمۆی گفتوگۆکان و منداڵەکان گفتوگۆ لە نێوان یەکتری دەکەن و ئایدیا و ئەفکارەکان لەگەڵ یەک ئاڵوگۆڕ دەکەن و ڕەخنەکان دەخەنە ڕوو بەڵگەکانی خۆیان دەخەنە ڕوو ڕەخنەی بەڵگەکان دەکەن و لەو کاتە ماناکانی ئەم بابەتێکی گفتوگۆ لەسەر کراوە وردە وردە ڕەهەندەکانی کەشە دەبێت بۆ منداڵان هەروەها دەبێت پێچێک لە ئەرکەکانی مامۆستاوەیە کە دەبێت شێوازی هاندان بەکاربێنێت بۆی کە منداڵ بتوانێت بەشداری کات لە گفتوگۆکان فێری هونەرەکانی ڕوونکردنەوە و وەڵامدانەوە و ڕاشکاوی بکرێن لە دەربڕینی
بچوونەکانیان تەمان ئەوە شەر هەندان دەگرێتەوە منداڵ هەندێک زار کۆمەڵێک دەستەواژە و ڕستە بەکاردێنێت کە بە پێی ڕێساکانی زمان بە سوود نییە ڕستەکان دەبێ وردە وردە ئێمە منداڵان فێر بکەین کە چۆن بانگەشەکانی خۆیان ئایدیا و بیرۆبۆچوونەکانی خۆیان ڕوون دەکەنەوە واتە کە منداڵ بانگەشەیەک دەخاتە ڕوو پێویستە مەسەڵەن قوتابیانی دیکە یاخود مامۆستا پرسیاری ئەوی لەکرد کات چەندەکان ڕوون بکاتەوە و فێری هونەری وەڵامدانەوە بکرێت و فێری ئەوە بێت کە ڕاشکاو بێت لە دەربڕینی بیرۆبۆچوونەکانی خۆی هەروەها فێری هونەری بەڵگەهێنانەوە و پاساو بن بۆ ئەوی کە بۆچوونەکانی خۆیان بەهێز بکەنەوەش باس کرا هەروەها گرنگترین شت ئەوەیە کە بەتایبەتی گوێ لە منداڵ بگیرێت و فێری گوێگرتنیش بکرێت طبعاً کە گوێ لە منداڵ دەگیرێت منداڵ لێرەدا هەست دەکات کە ڕێزی لێ دەگیرێت و هەست بە متمانە دەکات لە خۆیدا هەست بدەکات کە خۆی تاچێکی یعنی تاکێکی ڕێزلێگیراوە لەناو کۆمەلگا و بە هەمان شێوە چۆن ئەم شعورانەی لا دروست دەبێت بە هەمان شێوە منداڵ فێری ئەو بکرێت کە گوێ لە کەسانی دیکەش بگرێت لە منداڵانی دیکەش بگرێت وەڵامەکانی منداڵ هەندێک زار مامۆستایان منداڵ کە کۆمەڵێک پرسیار دەخرێتە ڕوو دەبێنێت هەندێک زار وەڵامی یعنی کرچ و کاڵ دەداتەوە لێرەدا مامۆستا زۆر گرنگە کە منداڵەکە تووشی فەرێککردنەوە و شکاندنەوە نەکرێت بەڵام وردە وردە هاوکاری بکرێت بۆ ئەوەی کە وەڵامەکانی لۆجیکتر بێن بەڵگەکانی باشتر بێن باشتر بەشداری کار لە گفتوگۆیەکان و بیرۆچوونەکانی خۆی باشتر بخاتە ڕوو توان گفتوگۆیەکان مامۆستانی ئازیز لەبەرەوە ئێستا هەر بابەتێک هەر یعنی هەر بە شەوانەیەک سل خولەکی لە بۆ دانراوە سل خولەک طبعاً نزیکەی دەخولەکێک تەنها یعنی مامۆستا خەریکی لایەنی ئیداری و ڕێخستنی پۆل و دروستکردنی کەشوهەوای گونجاو و پاشان هەڵسەنگاندن و فیدباک و ئەوانە دەبێت واتە 30 خولەک زۆر باشە بۆ ئەوی کە منداڵ بتوانێت ئەو گفتوگۆیانە بکاتوە تووشی وەرسی و بێزاری نەبێت منداڵان چۆن فێری یعنی چی فێر دەبن لە دایالۆجی فەلسەفی طبعاً یەکەمیان بیرکردنەوە فێری بیرکردنەوە دەبن دومینیان گۆشەن لیگا و خوێندنەوەی جیاواز بۆ بابەتەکان سێمینیان فێری ئەوە دەبن کە لە بۆچوونەکانیان چۆن بۆچوونەکانیان دابڕێژن چۆن بۆ بۆچوونەکانیان فۆرمەڵە بکەن و بیخەنە ڕوو فێری چۆنیەتی ئەوەش دەبن و هەروە فێری هەڵسەنگاندن و خمڵاندنیش دەبن و وردبینی و لێکۆڵەر دەبن بە ئاسانی شتەکانیان بەسەردا تێناپەڕێت فێری عەقڵێکی وردبین دەبن وەکو مایکرۆسکۆپ شتەکان زۆر جوانی سەرنج دەدەن و فێری ڕەخنەگرتن و هونەری ڕەخنەگرانە دەبن سادەگۆ و ساویلکە نابن ڕێز دەگرن لە بۆچوونی کەسانی دیکەش و هۆشیاری و ئاگەمەندیان بەرز دەبێتەوە طبعاً ڕۆلی مامۆستا فێرکار چییە لەم پرۆگرامەیە طبعاً مامۆستا بۆ تێرکردنی حەزی پرسیارکردن لای منداڵ پێویستە ئەم خاڵانە بخاتە ڕووی ئیش لەسەر ئەم خاڵانە بکات یەکەمیان بۆچوونی منداڵ بە هەند وەربگرێت بوو لە گاڵتەپێکردن تازە باسمان کرد ئەگەر بۆچوونی منداڵ بە هەند وەربگیرێت متمانەی بەخۆی دەبێتن و جۆرێک لە کەسایەتی بەهێزی لە بۆ دروست دەبێت و هەند دەدرێت بۆ ئەوەی کە زیاتر بەشداری لە گفتوگۆکان بکاتن وشە و دەستەواژەی ئاسان بەکاردێنێت و قرسەکانیش ڕوون بکاتەوە طبعاً سروشتی بابەتە فەلسەفیەکان وایە کە کۆمەڵێک چەند و دەستەواژەی قورسی تێدایە مامۆستا کە چیرۆکەکە دەخوێنێتەوە یا منداڵەکان چیرۆکەکە دەخوێنەوە دەکرێت مامۆستا وشە کلیلیەکان یا ئەو وشانەی کە تۆزە قورسە یان دەکرێت سەرەتا وشەکان ئەو وشانە ئاراستی منداڵان بکرێت کەمانەی ئەم وشانە چی ئەگەر منداڵان ئەگەر مامۆستا هەستی بۆ کرد کە وشەکان قورسن دەکرێت ڕوونکردنەوە بداتن لەسەر وشەکان بۆ ئەوەی کە ڕوون بێت لای منداڵان هەروە هەوڵ بدات فێرخواست فێری بەڵگەهێنانەوە بکات بەڵگەی لاواز بەڵگەی باش بەڵگەی بەهێز ئەوانە هەموو یەکترجیا بکەنەوە ئەمە شتانە چۆن دەکرێت طبعاً بە هاوکاری مامۆستا و بە ئەوەی کە منداڵان تا چەندە کارەمەیەکانی دایالۆجی فەلسەفی فێر دەبن دام بنێت بە سنوورداری معریفەکانی منداڵانیش فێر بکات کە طبعاً لەبەرەوەی کە مرۆڤ ڕاستە مەخلووقێکی زۆر گەورەیە خاوەن عەقڵ و بیرکردنەوەیکی یەکزار گەورەیە بەڵام لەگەر
گەورەی لە بیرکردنەوەکانی مرۆڤ و لە عەقڵی مرۆڤ بەڵام هەر سنووردار کۆمەڵێک بابەت هەیە مرۆڤ ڕەنگە وەکو فەیلسوف کانتیش باسی کردووە کە بیرکردنەوەکانی مرۆڤ تەنها لە سنووری فیزیکا لە سنووری جیهانی هەستیە لە سنووری ئەم گەردونەدایە بەڵام پشتی ئەم گەردونە جیهانی پشت ئەم گەردونە کە جیهانێکی نەبینراوە بەڕاستی عەقڵی مرۆڤ ناتوانێت کە پشتێ بەسەر سروشت و تایبەتمەندی ئەم جیهانە کەواتە لێرەدا معریفەی مرۆیی معریفەیەکی سنووردارە هەرچەندە گەورەیە بەڵام سنووردارە و دام بنێن اعتراف بکەین بەوەی کە معریفەی خۆمان معریفەیشی سنووردارە ئێمە هەموو شتێک نازانین و لەم ڕێگەیشەوە مامۆستا پەیامێک دەدا بە منداڵان کە منداڵانیش پێویستە ئەو بزانن کە معریفەکانیان سنووردارە و ئێمە هەموو شتێک نازانین و طبعاً گرنگترین شت لێرەدا ئەوەیە مامۆستا بتوانێت پۆل و کەشێکی گونجاو بۆ منداڵان بخاتە ڕوو بۆ ئەوەی کە بتوانوێت گفتوگۆیەکە تێیدا بهێتە دی هەرچی مامۆستا فێرخواست طبعاً پێویستە ڕێگاکانی فێربوون سەنتەری یا فێرخواست سەنتەری بەکاربێنێت لە زیاتر مامۆستا سەنتەری لێرەدا هەرچی مامۆستا چییە مامۆستا بە خۆی بابەتەکان چیرۆکەکان شی ناکاتەوە خۆی معناکانی چیرۆکەکە کەشف ناکات خۆی ڕەهەندەکانی کەشف ناکات یان خۆی بە قوتابیان فێرخوازان ئاراستە ناکات بەرەو معنایەک تەنها گفتوگۆکان ڕێک دەخات تەنها ئاسانکاری دەکات تەنها یارمەتی منداڵان دەدات تەنها ڕێنماییان پێدەدات تەنها ئاراستەیان دەکات بۆ ئەوەی کە گفتوگۆیەکە قوڵتر بێت فێرخوازان خۆیان دەبنە هەوێنی گفتوگۆکە خۆیان شتەکان شەن و کەو دەکەن و کێشانە و پێوانی دەکەن کەواتەوە پێ دەگوترێ student centered approach method میتۆدی قوتابی سەنتەری نەک میتۆدی مامۆستا سەنتەری ئەو میتۆدی ئێستا لەسەر ئاسی دنیا بەڕاستی کاری پێ ناکرێت میتۆدی قوتابی سەنتەری ئێستا کاری پێ دەکرێت بەڕێوەبردن و ڕێخستنی گفتوگۆکان کە تازە باسمان کرد خۆ ئامادەکردن بۆ بابەتەکە و کۆنترۆڵکردنی بابەتەکە بۆ ئەوەی کە منداڵان و فێرخوازان پرسیاری لێ دەکەن لەو حالەتەدا مامۆستا دەبێت جوابیان بداتەوە ئەگەر مامۆستا خۆی کۆنترۆڵی بابەتەکە چیرۆکەکە و ئەمەوداکانی بابەتەکە معناکانی بابەتەکەی نەکردێت ئەو کاتە ناتوانێت وەڵامی گونجاو بۆ منداڵان بداتەوە و مامۆستا دەبێت ڕووخۆش بێت لە لایەنی سایکۆلۆژیا و عاتفیەوە هەندێری گفتوگۆکان بێت نەک شێوە پێدان و بەشداریکردن و ئاراستەکردن واتە مامۆستا ئەوە نییە کە بڵێ نەخێر ئەوە ڕاستە و ئەوە غەڵەتە ئەوە ڕاست و ئەوە غەڵەتەکە دەبێت لە ئەنجامی گفتوگۆکان و خستنە ڕووی بەڵگەکان و ڕەخنەکردنی بەڵگەکان و ئەوانە منداڵان ئەنجا خۆیان لە بۆیان ڕوون دەبێتەوە کە هەڵەکان لە چێن دەرەوە ئەو شتانەی کە وا دەردەکەون کە ڕاستن ئەوان لە چێن نەک مامۆستا بڵێ ئەوە ڕاستە و ئەوە غەڵەتە نەخێر ئەوە نابێت چی باسمان کرد کە یعنی پرۆسەی هەڵسەنگاندنی مامۆستا ئەوەیە کە قوتابیان زۆرترین بەشداریکردنیان هەبێت لە گفتوگۆکان و ڕاهێنان بە منداڵان بکرێت لەسەر دەربڕنی بۆچوونەکانیان چ بە زارەکی بێت و چ بە نووسین بێت و ئەو شتا یعنی لای منداڵان ڕوون بکرێتەوە کە فەلسەفە نە ئاینە و نە ئایدۆلۆژیایە بەڵکو هونەر و کارامەییە بۆ ئەوەی کە ئێمە لە ماناکانی لە چەمکەکان تێبگەین بۆ ئەوەی کە منداڵان فێری ئازادی لە بیرکردنەوە بن هەرچی مامۆستا ئەوەیە کە بەڕاستی ئەو ئازادی لە بیرکردنەوەی ئەو کێشە بەخۆ بکەنێت لەناو پۆلدا هەندێک تەکنیک و پرسیاری پێویست هەیە کە پاش خوێندنەوەی چیرۆکەکان دەکرێت مامۆستایان سوودی لێ وەرگرن بۆ ئەوەی کە بستنە ناو گفتوگۆکان طبعاً دوای هەروانە و گفتوگۆیەکی فەلسەفی فێرکار دەکرێت ئەو تەکنیکانە بەکاربێنێت فێرکار لێرە مەبەستاندا مامۆستا یەکەمیان تێگەیشتن هی لەم باسە تێگەیشتن چی تێنەگەیشتن دەکرێت ئەوە تەکنیکێکە دوو ئەگەر یا گریمانە ئایا کامتان پێشنیازی دیکەی هەیە بۆ ئەم باسە یعنی ئەمە لە پاش ئەوەی کە گفتوگۆکان کرایە لە پاش ئەوەی کە چیرۆکەکان خوێندرایەوە پاش ئەوەی کە ینی گفتوگۆیەکان دروست بوو هەروەها هۆکار یا پاڵنەر چ شتێک هەیە وامان لێ بکات بڕوا بەم باسە بهێنین چ بەڵگەیەک هەیە ڕاستی ئەم بابەتە بسەلمێنێت نمونە چێ دەتوانێت نمونەیەکی دیکەی هاوشێوەمان بداتێ هەروەها ڕاواشیکردنەوە چێ دەتوانێت ڕاوەیەکی ئەم بابەتەمان بۆ بکات بەستنەوە ئایا دەتوانێت بیرێک بۆچونێک لەسەر ئەم بابەتە بناسێنێت
مەبەست و دەرەنجامتر مەبەستێکەیە لە پشت ئەم باس و بابەت بۆچونەوە دەرەنجامێک هەیە بۆ چیمان دەست دەکەوێت ئەوانە کۆمەڵێک تەکنیکن کە مامۆستایان دەتوانن بەکاربێنن دەکرێت ئەم پرۆگرامە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت وەڵامەکەوە دڵنیاییەوە بەڵەیە چۆن و بۆچی یەکەم شت بەڕاستی ئەم بابەتە ینی چیرۆک ینی پرۆگرامەکە بریتە لە چیرۆک ئەم چیرۆکانە تێچوویەکی زۆریان ناوێت کەواتە دەتوانرێت بە تێچوویەکی یەکجار کەم یان ئەسڵەن دەتوانرێت ینی بە کتێبیش نەبێت ئەو بابەت ینی بە کتێب ئەوها لە بۆ ماوەستایان بخرێتە ڕوو ئەم پرۆگرامەکان بکرێنە کتێب ئەسڵەن دەکرێت بە لە ڕێگای تەکنۆلۆژیاوە داتاشۆ و ئەوانە ینی چیرۆکەکان هەڵبژێردرێت و بخرێنە ڕوو بۆ ئەوی قوتابیانیش کە گفتوگۆی تێدا بکەن دوو توانای مرۆیی ئێمە دەتوانرێت ینی کۆمەڵێک ڕاهێنەر لەم بوارە دروستکەین بۆی ڕاهێنا مەشق و ڕاهێنان بە ماوەستایان بکەن تاوەکو ماوەستایان بتوانن پڕۆگرامی فەلسەفە بۆ منداڵان بڵێنەوە هەروەها لە ڕووی سەرچاو و کەرسنەشەوە ئێمە دەتوانین چیرۆک و مەتریاڵی پێویست بۆ میتۆدەکانی وانەوتنەوەی فەلسەفە و بۆ بابەتی فەلسەفە بۆ منداڵان پەیدا بکەین پێویستە سەنتەرێک یا بەڕێوەبەرایەتێکیش هەبێت کە سەرپەرشتی ئەم بابەتە بکە لەناو وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی کە ینی ئاگاداری داتاکان بێ ئاگاداری بەرەوپشتنەکان بێ ئاگاداری پەرەسەندنەکان بێت لەم بوارەوە لێرەدا ئێمە دێینە کۆتایی سلایدی کۆتاییدا مامۆستایانی ئازیز بابەتێکی زۆر گرنگە تەمان بەڕاستی من هەوڵمدا کە بە زمانێکی سادە و ساکار بابەتەکە بخەمە ڕوو بۆی کە مامۆستایان تێبگەن و سوودی هەبێت و کۆمەڵێک کتێبی باشیشمان هەیە لەم بارەیەوە تەرجەمەی کوردی کراون بەڵام بەڕاستی من کۆمەڵێک سەرچاوی ئینگلیزیشم بەکارهێنا کتێبی یەکجار باش یەکجار زۆریش بە زمانی ئینگلیزی هەن ڕاستەکەی لە زمانی عەرەبیش زۆر چێکم نەکرد بۆ ئەوەی کە ینی تاکید بووم لەوەی کە بزانم لە زمانی عەرەبی چ سەرچاوەیەکێ بەڵام لە کوردی کەریم مستەفا فەلسەفە بۆ منداڵان لە کوردستان ئەم کتێبە هەیە کتێبێکی زۆر باشە مامۆستایان دەتوانن سوود لەم کتێبە وەرگرن هەروە کتێبێکی دیکەی مامۆستا کۆسار عەبدوڵڵا کە فەلسەفە بۆ منداڵان ئایدیای گەورە بۆ منداڵان تواناویشە فەلسەفە بۆ منداڵانە ئەویان کتێبێکی زۆر باشترە بەڕاستی ینی ئەوەی کە کۆسار عەبدوڵڵا تەرجەمەی کردووە کۆسار عەبدوڵڵا هەندێک شتی دیشی تەرجەمە کردووە بۆ زمانی کوردی لەبارەی فێربوونی فەلسەفە بۆ منداڵانە بەڕاستی ئەوانە دەکرێت سوودیان لێ وەربژیرێت استفادەیان لێ بکرێت بەڵام بە تایبەتی ئەو کەسی کە زمانی ئینگلیزی دەزانێت دەتوانێت زۆر بە چڕۆپڕی بە قوڵی سوود لەم بابەتەوە بگرێت و سەرفراز دەن دەستەکانتان خۆش بێ سەرکەوتوو بن ئینشاڵڵا